بەڵێ ساڵ سڵاو لێەوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام یارە کارمەندانی قزاکانی دەرەوەی سلێمانی کردبوونەوە لە ئێستادا لەسەروی کە دەرماڵی جوگرافیایان بەڕاوە جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی هاتووەتە نێو مانگرتوەکانەوە و قسەیان بۆ کات ئێمە بەشێک لەو گفتوگویانتان بۆ دەگوازینەوە لە خزمەتدا ئەوەی کە بینیتان گفتوگوەکانی خۆداوام لەگەڵ بەڕێز جێگری بەڕێوەبەری تەندروستی سڵاو لێبێ ئەگە پێوان بڵێ ئەم کارمەندانە داوای گێڕانەوەی دەرماڵەکانیانەکەن بۆچی بڕاوە و هۆکاری بڕینی دەرماڵەکانیان چییە ڕووبکەیتە کامێراکەم سپاس دەکەم دکتۆر. ئەم دەرماڵەیە خۆی تا ئێستا هەر هەبووە بەڵام بە پێی ڕێنمایەکی وەزارەتی دارایی کە لە کابینەی پێشووە دەرچووە ئەم دەرماڵە ئەبێ لەوانە ببڕدرێ کە پاسیان بۆ گیراوە و بە پاس هاتوچۆکەن بەڵام ناحەقیەگەیە لەو ڕێنماییە کە بەڕاستی ئەوەی کە ئەوان بۆی هاتوون بۆ ئێرە و هاتوونمانیان گرتووە لەسەری لەسەر حەقی خۆیانە چکە ئەم دەرماڵەیەوانە زۆربەی زۆریان بە پاس هاتوچۆ ناکەن بە ساری خۆیان هاتوچۆکەن لەبەرەوە شوێنێک کە دەرماڵەی بۆ بەسترابێت مەفروز نییە لە بەرگرتنی پاسێک کە هاتوچۆ بە دووسێ نەفەر یا بە شەش یا بە حەوت نەفەرەکات دەرماڵە لە هەموو خستخانەکەیە لە هەموو مەڵبەندەکە ببڕدرێ بۆیە پێویستە وەزارەتی دارایی پیاچوونەوە بەم ڕێنماییە بکات لە پێناوەوەی کە ئەو مافەی کە ئەمان هەیەە بۆیان بگەڕێنێتەوە ئەمان باس لەوەکەن کە تەنها ئەم قەزایانە دەرماڵەکەیان بڕاوە بۆچی تەنها ئەمانی گرتووە نەخێر بەس قەزاکان نیە لە ناو شاری سلێمانیشە خستخانەی گەورەی تایە کە دەرماڵەکانیان لێ بڕاوە لەبەرەوە شتەکە بەسەر هەموویان هینی کردووە بەڵام ئەو شوێنانەی کە پاسی هەبێت یان یەک تەنانەت یەک سیارەی حکومیشی هەبێ هاتوچۆ بە دوو کارمەندیش بکات لێیان بڕاوە. دکتۆر بە پێ زانیاریەکەی من ئەوترێ مانگانە 96 ملیۆن ئەگەڕێتەوە بە بڕینی ئەم دەرماڵانە بۆ خەزێنە بۆ ئەوترێتە پارە بۆ شوێنی تر و نەخۆشخانەی تر بەکار هاتووە ئەو پشواسەکەنەوە من ئاگاداری ئەوەنی بە هیچ شێوەیەک باوەڕیش ناکەم یعنی ئەو دەرماڵەیە ئەگەر بگەڕێتەوە چێتەوە خەزێنی حکوومەت بە هیچ شێوەیەک نایەتەوە بۆ ئێمە سپاس بۆ بەڕێزێکی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی لەگەڵ نوێنەری خۆپیشاندەرەکان و مانگرتوەکان قسەتان بۆ کەم زانم ئەوان داواکاریەکانیان چییە سڵاو لێبێ تۆ گەر پێمان بڵێ کە مانگرتەکەتان ئایا بەردەوامە بێت لە دوایەوە لەگەڵ جێگری بەڕێوەبەری تەندروستی قسەتان کرد؟ بەڵێ من وەکو کارمەندێک لە خستخانەی نەخۆشخانەی دوکانەوە هاتووم بەڵێ ئێمە بەردەوام دەبێت لەبەرەوەی ئێمە پێشتر هەفتەیەک مۆڵەتمان پێدان ئەوان هیچ جوابێکیان نەبوو ئێستاش هیچ جوابێک ئقناع نییە ئەمە ئەڵێ قسە لەگەڵ وەزارەت دەکەم لەگەڵ وەزیر دەکەم شتەکە ئقناع نییە کە شتێکی ئقناع نەبێ یانە ئێمە بەردەوامە بین لە مانگرتنی خۆمان تا ئەو کاتەی وەڵامێکی جدیمان دەدەنەوە. زۆر سپاس دەکەم کاک سەلار ئەمەی کە بینیت گفتوگۆی نێوان جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی و مانگرتوەکان بوو و مانگرتوەکان جەخلەوە ئەکەنەوە تا جێبەجێکردنی خواست و داواکاریەکانیان لاگربوونەوە کە و مانگرتەکانیان بەردەوام بنەوە لاشەوە سەرکارەکانیان. ڕاستی ئەگەر بکرێت لە یەکێک لە ئەو کارمەندانە بپرسی بڕی ئەو دەرماڵەی کە لێیان بڕاوە تەئسیر لە خودی موچەکەیان دەکات زۆرە یاخود کەمە؟ بەڵێ بورە تۆ تەشریفی دێرەوە هاوکارمە پرسێت ئەو دەرماڵی کە لێتان بڕاوە تا چەندێک کاریگەری لەسەر موشەکەتان دەکات ئایا بڕەکەی زۆر یاخود کەمە؟ وەڵا بەتەکید کاریگەری خۆی هەیە ئێستا کارمەند ئەوانەی کە لە گوندە دوورەدەستەکان دەوامەکەن دەرماڵەی 50,000 دەرماڵی جوگرافیان هەیە هیانە دەرماڵی 30,000 سنتەری شارەکان وکو نەخۆشخانەکان کارمەندمان هەیە لێبرساوی بنکەیە ئەچێ بۆ سنوورێکی دوور بە سیارەی خۆی لە سلێمانیەوە بۆ سنووری لادیەکان دەوامەکە 50,000 دەرماڵی جوگرافی هەیە لیان بڕیوە کارمەندمان هەیە 448,000 موچەکەی بووە لە کاتی پاشەکەوتا 48,000 بۆ گەڕاوەتەوە 50,000 جوگرافی لێ بڕاوە کەواتە 2,000 هێشتا لە معاشێکم کراوەتەوە یعنی دەرماڵەکەمان بە نەحەق بڕاوە وەزارەتی دارایی فەرمانێکی دەرکردووە لە مانگی دووە کەوا دەرماڵی جوگرافی سەرجەم فەرمانبەرانی فەرمانگەیەک ببڕن کەوا کارمەندەکانی بە ئۆتۆمبیلی حکومی هاتوچۆ بکەن هاتووە بەڕێوەبەرەتی هاتووە چی کردووە بە شێوەیەکی مەتاتی ئەم فەرمانەی جێبەجێ کرد بەسەر کۆمەڵی شوێنە قەزا و ناحێ هەڵەبجەی تازە پێنجوێن سەی سادق خەلەکان دوکان پیرەمەگرون ئەم کۆمەڵە شوێنە دەرماڵی جوگرافیەکانی بڕیوە بە ناحەق کە هیچ کارمەندێکی ئەم سنوورە بە پاسی حکومی هاتوچۆ ناکات. سپاس کاک سەلارونەوە باس لەوەشکە مەگەراوکارم دیمەنەکاتە بۆ گوازێتەوە لە ئێستادا بردن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی داخراوە و دەرگەکەیان داخستووە و مانگرتوەکان ڕێگە بە هیچ جۆرە هاتوچۆ و جومژۆڵێک نادەن. سپاس بۆ پەیامنێرمان ڕاستی حەمامین لە شاری سلێمانیەوە لەگەڵم بووی سپاس بۆ زانیاریەکانت.